بەڕێزان بەردەوامە بین لە گەڵتان لە یەکێکی تر لە تەور و گفتووەکانمانە باز لە کۆچی نایاساییەکین بە تایبەت لە لای گەنجان بەداخەوە ئەیتر بە هەر هۆکارێک بێت گەنج زۆر کات بڕیاری ئەوایەت بە ڕێگایەکی نایاسایی کە مەترسیەکی زۆر لەسەر ژیانی خۆی دروست دەکات ئەم کۆچە نایاسایی وەکو هیوایەک ئەبینێت بۆ ژیانی بڕیارایەت کە خاک و وڵات و نیشتیمانی خۆی بەجێ بێڵێت و کۆچکا بۆ وڵاتێکی تر اینجا لەم ماوەی کۆچکردنەیە تووشی جۆرەها شتی ناخۆش ئەبێتەوە اینجا ترس و قەلاقیەکی زۆر هەم لە دڵی خۆیان هەم لە دڵی کە سوکارەکەشیا تاگاتە ئەو شوێنی کە خۆی مەبەستێتی بۆیە زۆر کات ئەبینین و ئەبیستین کە گەنجان لە کاتێکا کە بڕیاریان ناوە بچن بۆ دەرەوەی وڵات بێسەر و شوێن بوون با بزانین ڕێکارە یاساییەکان چییە بۆ گەنجان لە کاتێکا کە بێسەر و شوێنە بن یاخود تووشی هەر حاڵەتێکی تر ئەبن لەوەیە کە ئەگەنە شوێنی مەبەستی خۆیان ئەو یاسایانە چیە کە گەنجان ئەگرێتەوە تا چەند وا ئەکات کە گەنجان ژیانێکی شایستەتریان هەبێ وەک لە ئەوەی کە لە وڵاتەکەی خۆیان نابوون ئەو وێنایی کە بۆ ژیانی خۆیانیان کردووە ئایا ئەو وێنایە ژیانەکەیان کە بۆ یەچن یاخودنا اینجا بۆی کە لەسەر ئەم بابەتە بە چڕۆپڕی گفتوگۆ بکەین ئەمڕۆ بە شێوازێکی ڕاستەوخۆ لە ڕانی ئازیزەوە میوانداری بەڕێز زانا مەمەدمان کردووە کە بەڕێزیان سەرۆکی ڕێکخراوی مردن بۆ تاوانە ڕێکخراوەکان مامۆستا زانا سڵاو لەبێ ئەم کاتە و باش بێت سوپاس دەکەین کە ئەم کاتەی بە ئێمەت بەخشیوە هەر سەرەتا پێم بڵێت کۆچی نایاسایی گەنجان چی هۆکارە بۆ ئەوەی کە گەنج کۆچی نایاسایی کاتە هیوایەک بۆ ژیانی بەیانی و باش کاکزانە ئەم کاتتان باش زۆر سپاس بۆ بەرنمەکەی جەنابێت زۆر سپاس بۆ بیسەران و گوێگرانی کورسات ئێمە لە کۆچی گەنجان خۆتان دەزانن مێژوویەکی دوور و درێژی هەیە بەڵام بەرزوو نزمی دەکات هەندێک ساڵ ڕێژەکەی زیاد دەکە و هەندێک ساڵ ڕێژەکەی کەم دەکە کە ئەوەش وابەستەیە بەو گۆڕانکاریانەی کە لە ناو وڵات و لە دەوروبەرمان دەگوزارێ بۆیە لە ساڵانی کاکزانە بەڕێز باسی لەوە ساڵ بە ساڵ ڕێژەکە گۆڕانکاری بەسەرایەت بۆ ئەم ساڵ چۆنە تا ئێستا یاخود ئەتوان بڵم بۆ ساڵی ڕابردوو هێشتا بیدایەتی ساڵە بۆ ساڵی ڕابردوو لە چاو ساڵەکانی ڕابردووە کۆچی گەنجان زیای کردبوو یان کەمی کردبوو وەڵا ڕێژەکە بەرز بوو لە سنووری دارێ ڕاپەڕین بە هۆکاری ئەوەی کە خەڵکێک لە ڕێگەی وڵاتی لیبیاوە وەکو ڕێگایەکی نوێ بۆ گەشتن بە وڵاتانی ئەوروپا بەکاریان دەهێنا بۆیە ڕێژەکە لە ساڵی ڕابردووە تا ساڵی 2025 ڕێژەکە بەرز بوو و ژمارەیەکی زۆر خەڵک لە سنوورەکەدا کۆچی کردووە بەڵێ زۆر جارێمە باسیەوە کەین بارودۆخ لەوانەیە زۆر جار ژینگەکە گونجاو نەبێ بۆ گەنجانمان یەکێ لە گلەیە هەرە زۆرە گرنگەکانی کە گەنجانەی کەن بوونی ئەوەیە کە دانەمەزراون یاخو کارێکیان نییە بۆیە بیلەوەکەنەوە کە داوا لە کە سوکاریانەکەن بڕە پارێکیان بنێ هەتا گەنە یەکێ لە وڵاتانی دراوسێ و لێوە بتوانن بەناسایی بچنە وڵاتانی ئەوروپا و زۆر جار ئەم ڕێگەیەش چەندین کێشە دروستەکە ئەم دقەی ئێستا ئێمە قسەی تیاگەین چەندین گەنجمان هەیە کە لە زیندانەکانی وڵاتانی دراوسیان بەهۆی ئەوەی کە کۆچی نایاساییان کردووە لەم ڕێگایە چی ئەکرێ بۆ ئەم گەنجانە ئەرچی حکومت چییە و چۆن پەیوەندیەکان دروست بکات جارێکی تر ئەم گەنجانە بگەڕێنەوە ناو کە سوکار و نیشتیمانی خۆیان ئێمە لە ساڵانی ڕابردوو کۆمەڵی چیرۆکمان گوێ لێ بووە کە لە ئەنجامی کۆچی گەنجانەوە دروست بوون کە بەشێکیان گیانیان لە دەستداوە لەو ڕێگایە بەشێکیان بێسەر و شوێن بوون و بەشێکیشیان لە زیندانی ئەو وڵاتانی تا دەگەنە وڵاتانی ئەوروپا گیراون بێگومان حکوومەتی هەرێمی کوردستان ئەرکە لەسەری کە هەر هاوڵاتێکی هەرێمی کوردستان لە هەر شوێنێکی ئەم دنیاە تووشی کێشە و گرفتێک دەبێتەوە بەهانایەوە بچێ و هاوکار بێت لەو گرفتەی کە تووشی دەبێ ساڵی ڕابردوو ڕێژەیەکی یەکجار زۆر لە هاونیشتیمانیان لە وڵاتی لیبیا گیریان خواردبوو خۆشبەختانە بەشی هەرە زۆریان ئێستا گەڕاونەتەوە کوردستان و عەدەدێکی زۆر کەم لە ئەو وڵاتەدا ماوە خۆی دروستبوونی ڕێکخراوەکەی ئێمەش هەر لەو فکرەوە سەرچاوی گرتووە کە دەبینین خەڵکێکی یەکجار زۆر لە ڕێگای ئەوروپا دەبێتە قوربانیەکان فرەجۆرن قوربانی هەیە کەسەیە گیان لە دەست دەدا کەسەیە بێسەر و شوێن دەبێ کەسەیە تووشی ئازار و ئەشکەنجە و زیندان دەبێت بەهۆی ئەوەی کە مامەڵی ساختە و ویزەی ساختە و پاسپۆرتی ساختەی بۆ دەکرێت خەڵک هەیە لەلایەن گروپە قاچاقچیەکانەوە پارەیەکی یەکجار زۆری لێ دەخورێ و کۆمەڵە گرفت هەیە بۆ ئەوەی ئێمە
لە ئەوڵان کارمانەوەی هوشیاری بڵاو دەکەینەوە بۆیە هاوڵاتیان و هاونیشتیمانیان و گەنجەکانمان تووشی ئەم ڕێکارانە نەبن و بیر لە ڕێگای یاسایی بکەنەوە و بە ڕێگای یاساییدا کۆچ بکەن و خۆیان بپارێزن لە گروپە قاچاقچیەکان و لە ڕێگای ڤیزای کارکردن و لە ڕێگای ڤیزای خوێندن و لە ڕێگای هەموو ئەو ڕێکارانی ترەوە و لە ڕێگەی کنسوڵخانەکانەوە بە لە ڕێگەی مەتاڕەکانەوە سەفەر بکەن لە باتی ئەوەی بە وڵاتانیشی وەکو لیبیادا کە خۆتان دەزانن کە ڕێگای کۆچ جارێکزانە کە بەڕێزت باسیەوە لە ڕێگەی بەدەستێنانی ڤیزە و لە ڕێگەی کنسوڵخانەکانەوە ئێستا لەوانەیە بۆیە من یەکسەر بمبوورە قسەکانم پێ بڕی گەنجانم پرسیارە بکەن بڵێ هەموو ڕێگایەکمان گرت چەندین وەرەقەمان پارەمان دانا ڤیزەشمان بۆ نەهاتەوە هەر ڕەفزمان بۆیێتەوە ئیتر چارمان نەما بۆیە ئەڕین بەرە و ئەو ڕێگانە یاساییە کەواتە لەم نێوەندەیە ئاسانکاری تەواو نەکراوە بۆ گەنجان کە بتوانێت ڕێگایە هەڵبژێرێ و هەندێک وڵاتیش ڕێک ئەزانێ کە گەنجە ڕاستەخۆ ڤیزەی نایەتێ ئەمە چۆن پلانی بۆ دابنێم گەنجە یاخود چۆن بتوانین ئێمە جارێ با گەنجەکانمان ئەو کۆچیان لەبر دەم لابەرین ڕێگەی کیان پیشان بین بێگومان ئەم تێڕوانینەی گەنجان زۆر ڕاستە و وڵاتانی شکە لە هەرێمی کوردستان کۆنسوڵخانە و سەفارەتیان هەیە ڕێکارەکانی پێدانی ڤیزە بە گەنجێک زۆر قورسە بۆی ئێمە لە ڕێکخراوەکەمان پرۆژەیەکمان ئامادە کردووە ئەو پرۆژەیە بۆ سەرجەم کۆنسوڵخانەکانە کە لە هەرێمی کوردستان کار دەکەن ئەویش بە ناوی ئەوەیە کە دەمانەوێت ڕێگری لە کۆچی نایاسایی بکەین لە بەرامبەردا کۆچی یاسایی زیاد بکەین و دەرفەتی هەلی کارکردن بڕەخسێنین لە کات و ساتی خۆیدا لەسەر ئەو پرۆژەیە قسە دەکەین و بۆ میدیاکانی بڵاو دەکەینەوە کە ئێمە پێمان وایە هەتاوەکو ڕێگای یاساییەکان فراهەم نەکرێت کونسوڵخانەکان کاراسانیەکانیان زیاتر نەکەن و دەرفەتی دروستبوونی هەلی کار زیاتر نەبێ ئێمە ناتوانین بە گەنجێک بڵین بە ڕێگەی نایاساییدا کۆچ مەکە چونکە بۆ ڕاستە ڕێگەی نایاسایی پڕ مەترسیە و ڕێگریەکانی زۆرن و ئەو کێشانێکە دێنە بەردەمی زۆرن و هەر کەسێکیش کە بە ڕێگەی نایاساییدا دەڕات بە وڵاتانی ئەوروپا کاتێک دەگاتە وڵاتێکی ئەوروپی بهێنەوە بۆ کوردستان ئامادە نیە بە هەمان ڕێگادا کۆچکاتەوە بەڵام یەکەم جار کە پێیدا دەڕۆ و مەترسیانە نابینێ و کاتێک دەکەوێتە ناو مەترسیەکانەوە ناچارە مەترسیەکان تێپەڕێنێ بۆیە باشترین دەرفەت ئەوەیە کە ئەو پرۆژەی ئێمە ئامادەمان کردووە لەگەڵ سەفارەت و کۆنسوڵخانەکان دەخینە بەردەستیان بۆ ئەوەی بەڕاستی ئەوانیش لای خۆیانەوە کاراسانی بکەن بۆ گەنجان ناڵین بۆ ئەوی وڵاتەکە چۆڵ ببێ بەڵام بۆی بە میکانیزمێکی دیاریکرا و بە هەماهەنگی ڕێی حکوومەتی ژوەربەگیرێ ڕێی ڕێکخراوەکانی ژوەربەگیرێ و کاراسانیش بێ بۆ ئەوی کە گەنجێک دەیهەوێ لە کوردستانەوە بڕۆ بە ئەوروپا لە باتی بە ڕێگەی قاچاقدا بڕۆ بە ڕێگەیەکی یاساییدا بڕۆ بەڵێ بێگومان کاکزانە گەنج دانێمەی کۆمەڵگایە هەتا بتوانین کارێکی لەو شێوازە بکەین کە گەنجانمان بە یەکجاری خاک و وڵات و نیشتیمانی خۆیان بەجێنێڵن چونکە ئێمەش وەکو کوردستان پێویستمان بە تاقە و توانای گەنجەکانمانە بەڵام گەنجیش مافی ئەوەی هەیە کە بۆ گەشتکردنیش بێت بۆ بینینی وڵاتێکی تریش بێت بچێت سەردانی ئەوێ بکات بەڵام پرسیارەکەی من ئەوەیە بۆچی دەرەوەی وڵات بۆتە هیوای یەکەم لە لای گەنجان بۆی کە بە یەکجاری ئەم وڵاتە بەجێ بێڵن چی وای کردووە بەڕای بەڕێستان چەند هۆکارێکەیە بەڕاستی یەک هۆکار نیە فرەچەشن هۆکارەکانی یەکێک لە هۆکارەکانی بەڕاستی نەبوونی دەرفەتی کارکردن و هەلی کارکردنە لە سنوورەکان و لە کوردستان دووەم دەرفەتیان مەسلەی ئەم دۆخەنە ئەمنیەیە کە لە دەوروبەری کوردستان هەیە لە سووریا و لە عێراق و لە ئێران و لە دەوروبەر و بەردەوامیش پڕشکی ئەو نائارامیانە بەر ئێمە دەکەوێت و خاڵێکی ترەوەیە کە گەنج کۆمەڵە خولیای هەیە ئەو خولیانەی گەنج تا ئێستا گرنگیان کەمتر گرنگیان پێدەدرێت لە مەسلەی وەرزش و لە مەسلەی هونەر و لە مەسلەی هەموو ئەو بوارانی تردا و خاڵێکی تر بەڕاستی کە خاڵێکی سەرەکیە ئەوەی کە گەنجان کۆچ دەکەن بۆ ئەوروپا مەسلە بە بەهەشت وێناکردنی وڵاتانی ئەوروپایە لە ڕووی لە ناو میدیا و لە ناو سوسیال میدیاوە بەڵام کاتێک دەچن لەوێ ئەو بەهەشت وێناکردن نیە کە ئەوان بینیان و ئەوان بۆی هەڵخەڵەتان و ڕۆیشتن بۆیە هەموو ئەوانە هۆکارن بۆ ئەوەی کە گەنجێک لە کوردستانەوە بیر لەوە دەکاتەوە کۆچکە و بەڕێگەی نایاسایی و ژیانی خۆی بخاتە مەترسیەوە بگاتە وڵاتانی ئەوروپا باشە کاکزانە باسێکی ئەومان بۆ بکە لە کاتێکە گەنج کە بڕیاری ئەوایەت خاک و وڵات و نیشتیمانی خۆی بەجێ هێڵێت ئەچێت بۆ وڵاتێکی تر بەڵام بەڕێگەی نایاسایی لە کاتی بێسەر و شوێنبوونی گەنجانە چی یاسایەکەیە کە بۆ نمونە بە دوواداچوون بە دوای ئەم گەنجانەیە بکات چۆن مامەڵە لەگەڵ ئەم کەیسانەیە کرێت ئەگەر لەسەر ئەم بابەتەش زانیاری تەیە پێمان بڵێ سوپاس دەکەین بەڵێ
ئێمە کەیسێکی زیندومان هەیە من خۆم برای یەکێک لەو بێسەر و شوێنانم و دامەزراندنی ئەم ڕێکخراوەش لەو ڕووداوەوە سەرچاوی گرتووە بۆ ئەوەی کە ئێمە لە 4 ساڵ بۆ 5 ساڵی ڕابردوو بە حەمەلی لەناو ئەو ڕێکارەدا بووین و نوێنەری هەموو ئەو خێزانانە بووم کە لە نێوان وڵاتی فەڕەنسا بۆ بەریتانیا لە بەلەمێکی کۆچبەراندا بەداخەوە 20 هاو نیشتیمانی هەرێمی کوردستان بوونە قوربانی حەفدەیان جەنازەکانیان دۆزرایە و گەڕێنرانەوە بۆ کوردستان و سییانیان بێسەر و شوێن بوون. بەڵێ ئێمە کۆمەڵک ڕێگا لە بەردەممان کراوە بوو بۆیە من خۆم هەم وەکو ئەوەی کە یاسام خوێندووە هەم وەکو ئەوەی کە بەرێکەوتنی زۆری ڕۆژانەم لەگەڵ خەڵک هەیە بیرمان لە ڕێگای یاسایی و دادگا کردەوە لە باتی هەر ڕێگایەکی تر و هەوڵمدا قەناعەتم بە هەموو خێزانەکان کرد کە سکاڵا تۆمارکردن لە دادگاکان و پەنابردن بۆ یاسا لە هەموو بژاردەکان گونجاوترە خۆشبەختانە هەمویان ڕازی بوون ئێمە لە 3 وڵات سکاڵامان تۆمار کرد سکاڵای یەکەمیان لە وڵاتی فەڕەنسا تۆمار کرا سکاڵای دووەمیان لە وڵاتی بەریتانیا تۆمار کرا سکاڵای سێم لە کوردستان ئێمە و خانەوادەکان تۆمارمان کرد لە وڵاتی بەریتانیا ئەمڕۆ کاتژمێری 1 و بە کاتی هەرێمی کوردستان ئەو سکاڵایی کە ئێمە تۆمارمان کردو لە 4 ساڵی ڕابردوو ئەنجامەکەی بۆ ڕاگەاندنکاران بڵاو دەکرێتەوە و ئێمە چاومان لەسەر ئەوەیە لەو ڕاگەاندنەوە لەو لێکۆڵینەوەی کە وڵاتی بەریتانیا بەسەر بەخۆی کردوێتی ئەنجامی هەبێت و پەنجەی تۆمەت ئاراستەی ئەو کەسانە بکە کە بەرپرسیار بوون لەو ڕووداوانی ڕوویان داوە و سۆراغێکیشی تێدا بێت بۆ ئێمەی کە سوگاری بێسەر و شوێنەکان کە ئەو کەسانی بێسەر و شوێنن مەسیر و چارەنووسیان چی لێ بەسەر هاتووە لە وڵاتی فەڕەنسا بە هەمان شێوە ڕێکارەکانی دادگا بەردەوامن لە ئاستی باڵا گرنگی بە کەیسەکە دەدرێ و لە کوردستانیش ڕێکارەکان بەردەوامن و تۆمەتبار قاچاقچی لەسەر ئەو بابەتە هەم لە وڵاتی بەریتانیا دەستگیر کراوە هەم لە وڵاتی لە کوردستان لە هەرێمی کوردستان دەستگیر کراوە بۆیە ئێمە وەکو ڕێکخراوی مرد بە قوربانیانی تاوانە ڕێکخراوەکان هانی ئەو کەسانە دەدەین بەڕاستی بە ڕێگای نایاسایی کۆچ نەکەن و بیر لە ڕێگای یاسایی بکەنەوە و ئەگەر هەر کۆچیشیان کرد بەڕاستی لەو ڕێگای ئێمە دەزانین کۆمەڵی قوربانی دروست دەبێت هەر کاتێک هەر جۆرێک لە جۆرەکانی قوربانی دروست بوو پەنا بۆ یاسا بەرن پەنا بۆ دادگا بەرن ئێستا یاساکان و دادگاکان زۆر توندن دەربارەی ئەو پێشلکارانی دەرهەق بە کۆچبەران دەکرێت. کاکزانە زۆر جارڵین زۆربەی خێزانەکان ئەوە چەند ساڵێکی زۆرە چاوەڕێی چارەنووسی کوڕەکەیانەکەن نازان ئێستا کوڕەکەیان لە چ وڵاتێکە نازان ئێستا کوڕەکەیان لەکوێ زیندانی کراوە ئێویش وەکو خۆی مافی خۆیەتی کە بتوانین لێپرسینەوەی لێ بکرێ و پێویستە ئێمە وەکو وڵاتی خۆماوەکو کوردستان وەکو هەرێمی کوردستان پاڵپشتیەکە بێ کە بتوانین ئەمە بکەینە کەیسێک پێشکەشی بکەین ئایا چارەنووسی ئەم کوڕانە گەیشتووە بەچۆ و ئەم کوڕانە جۆر گەڕێنەوە هەتایە سەدایکەکان چاوەڕێیانن هەر وەکو نمونەی خۆت هێناتەوە بەڕێزە وڵاتی بەریتانیا لە ماوەی ڕابردووە ساڵی پاروەتی چەندین لەو گەنجانە ڕەوانەی وڵاتێکی کاکەین و ئەم کەسانە ئایا چارەنووسیان بۆ چوەچێ ئێوە بە پێوەی کە ئاگادارن تا چەند چارەنووسی ئەمانە دیاریەکرێت یاخود دەستنیشانەکرێت کە لە چۆن و وە چۆنیان گەڕێنەوە. من لە 4 ساڵی ڕابردوو هەستم کرد فەراغێک هەیە لە مابینی حکوومەت و لە مابینی ئەو خەڵکانەی کە لەو ڕێگایەدا بێ سەر و شوێن بوون و یان تاوکو ئێستا هەواڵیان نییە و ئەم بیرۆکەی دامەزراندنی ڕێکخراوەوە سەرچاوی گرت ئێمە پەیوەندیەک دەبین پردێک دەمەین و دەنگی ئەو کەسانە دەبین کە کەسێکیان لە ڕێگای ئەوروپا بێ سەر و شوێن بووە هەر لە ڕێگەی کەناڵەکەی ئێوە ڕای دەگەینین هەر کەسێک هەر هاوڵاتیەک کەسێکی لە ڕێگای ئەوروپا بێ سەر و شوێن بووە پەیوەندی بە ڕێکخراوەکەمانەوە بکە ئێمە بە ڕێکاری خۆی ئەوەی کە پێویست بێت لە دیNA وەردەگرین ئەوەی کە پێویست بێت لە ڕسم و وێنە و ناونیشانی کەسەکە وەردەگرین و کۆمەڵە کۆنتاکتمان کردووە لەگەڵ ڕێکخراوەکانی وڵاتانی وەکو فەڕەنسا و وەکو بەریتانیا و دوجار لە ڕێگەی پۆلیسی ئەنتەرپۆلەوە دەتوانین داوای سۆراقی ئەو کەسانە بکەین بۆیە ئێمە لێرەوە وەک گوتم ڕای دەگەینین هەر هاوڵاتی هەرێمی کوردستان بێسەر و شوێنە لە هەر وڵاتێکی دەرەوەی کوردستان دەتوانێت پەیوەندی بە ڕێکخراوەکەمانەوە بکە خۆی تۆمار بکە ئێمە هەوڵ دەدەین بۆ ئاشکراکردنی چارەنووسی ئەو کەسێکە بێسەر و شوێنە. کاکزانە گەنجێک کە بڕیاری ئەوەیەت بە ڕێگای نایاسایی کۆچ بکات بۆ دەروی وڵات بیستێتی کە ڕەنگە هاوڕێ نزیکەکەی خۆی بێ سەر و شوێن بوو بێ کۆمەڵک زیانی پێگەیشتوێ بەڵام هەموو ئەم بابەتانە پشتگوێ خات بەتەنها کۆچە نایاسایەکە هەر لە مێشکی خۆیان هێڵێتەوە و هەر بڕیار لەسەرەوایەت کە بڕوە چی هۆکارە بوو ئەمە بەڕای تۆ؟
هەروە گوتم هۆکارەکانی ڕۆیشتن ڕوونم کردەوە کە چەند خاڵ مەبەستم هۆکارەکانی ڕۆشتن کاکزانە مەبەستم ئەوەیە کە گەنجەکە سوور ئەزانێت لەوێ زیانی پێگات ڕەنگە بێ سەر و شوێن بێ ڕەنگە نەگەڕێتەوە جارێکی تر و نەشگاتە وڵاتەکە بەڵام هەرە ڕوات ئەوەی کە ئێمە تێبینیمان کردو لە ماوەی کارکردنی کردماندەوەکو ڕێکخراوگە چوەکو ئەو ڕووداوی کە بەسەر خۆمان داهاتووە ئەوەیە بەڕاستی ئێمە هەمومان دەزانین مەسەلەن گە نمونەیەک بێنمەوە یاساکانی هاتوچۆ هەیە و بە شۆفێران دەڵێن کە تیژڕەوی مەکەن کە پابەندی ڕێنماکانی هاتوچۆ بن و کۆمەڵە خاڵ باسکراوە بۆ بەرژەوەندی شۆفێران بەڵام دەبینین ڕۆژانە دەیان ڕووداوی هاتوچۆ ڕوودەدا بۆچی ئەو خەڵک شۆفێری تر ناترسێ لەبەرەوەی بەسەر خۆی نەهاتووە ئێمە لە ڕێگای ئەوروپا بینیومانە یعنی من نمونێکی زۆر زیندوو دێنمەوە ئەو کاتێ ئەو ڕووداوی بەسەر براکەم هات کە لە شەوی 23 لەسەر 24 یانزەی 2021 تووشی ئەو ڕووداوە بوو چەند هاونیشتیمانێکی ترکە لە کۆڵانی ماڵی باوکمەوە نزیک بوون و ینی بەردەوام ئاگاداری ئەو مەحاناتە بوون کە بەسەر ئێمە هاتبوو لە شەوی 21 دوانزەواتە مانگێک کەمتر لە مانگێک دواتر ئەوانیش لە دەریا ئیزە تووشی هەمان ڕووداو بوون واتە ئەوەیە مشکلەکەمان ئەوەیە گەنجان بەداخەوە تاوەکو ڕووداوەکە بەسەر خودی خۆیان ناترسێن و ترسیان نییە لەوەی کە ڕوودەدا ناشکرێ بۆ ئەوەی گەنجان بترسێن بەڕاستی لە هەموو ماڵێکدا قوربانیەکە بێ من لێرەوە بە هەموو گەنجان و بە هەموو هاونیشتیمانیانی هەرێمی کوردستان دەڵێم ڕێگای کۆچی نایاسایی ڕێگایکی پڕمەترسیە و گەیشتن 100% نییە و مەترسیەکان تەنها شەر نییە تۆ لە ڕێگادا گیان لە دەستدەی زۆر جار شتی تر لە دەست دەدەی و بۆیە کا دەکەین ڕجا دەکەین لە هەموو هاونیشتیمانیانمان بە گەنجان و بە دایک و باوکەکان کە تکایە ڕێگای نایاسایی مەگر نەبەر ڕێگای نایاسایی پڕمەترسیە کە سوکارەکەت لە دەست دەدەی بێسەر و شوێن دەبێ و ئێمەی کە سوکاری بێسەر و شوێنەکان دەزانی نازاری لە دەزانی کەسێک و بێسەر و شوێن بوونێک لە وڵاتێکی غەریبی کە ناتوانانی هیچ شتێک بکەی بۆ سۆراخکردنی چەندە قورسە بەڵێ کاکزانە بابەتیشکە هەیە کە پەیوەستە بەبوونی ڕێکخراوەکان لە وڵاتانی ئەوروپا بینی کە ڕێکخراوێکی بەناوبانگەی IOM کە زۆر کار لەسەر کۆچبەرانەکات و کار لەسەر ئەوە کارڕێگەی ئاسانیان بۆ بدۆزێتەوە کە جارێکی تر بتوانن بڕیار بەر چنۆ نیشتیمانی خۆیان لە ڕووی مادیۆ لە ڕووی دابینکردنی کۆمەڵێ تکتی تیارە و فڕۆکە بتوێنم بگەڕێنەوە بوونی ئێوە ڕێکخراوەی ئێوە تا چەند گرنگە پەیوەندی لەگەڵم ڕێکخراوە گیانیانە هەبێ بۆی کە بتوانین ئێمەش گەنجەکانمان جارێکی ترەگەر بڕیارێکی هەڵە یابێ بتوانین ئەو پەیوەندیە دروست بێت و لە ڕێگەی ئەوانەوە جارێکی تر بگەڕێتەوە ئێوە هیچ هەوڵێکی ئەم پەیوەندیەتان ناوە بێگومان ئێمە لە هەوڵی هەموو ئەو چکە ئێمە ڕێکخراوەکەمان لە ڕۆژی 24 یانزەی 2025 ڕاگەیەندراوە و فترەی کارکردنەکەمان کە تەنها مانگونیوێک بۆ 2 مانگ دەچێت بەڵام بەبێ گومانی کار لەسەر هەموو ئەو ڕێکخراوانە دەکەین لەگەڵ هەموو ئەو ڕێکخراوانە هەماهەنگی دەکەین کە لەو بارەدا کار دەکەن بەس بەڕاستی پێشەوەی ئێمە بیر لەوە بکەینەوە گەنجێک لە وڵاتانی ئەوروپا بینەوە بۆ کوردستان دەبێت لێرە ژینگەی بۆ فراهەم بکەین وا بکەین گەنجەکە خۆی داوای ئەوە بکە بگەڕێتەوە بۆ هەرێمی کوردستان کە ئەمەش کۆمەڵێک ڕێکار هەیە و ئێمە وەکو ڕێکخراوەکەمان بیرمان لەوەش کردوێتەوە پرۆژەیەک بدەینە حکوومەت بۆ ئەوەی حکوومەت کۆمەڵێک ئاسانکاری بکە کۆمەڵێک گۆڕانکاری لە قانون و یاساکانی دابکە بۆ ئەوەی ئەو گەنجانەی ڕۆیشتون و بەتایبەت ئەو فەرمانبەرانەی کە لە ساڵانی ڕابردوو بە ناچاری کۆچیان کردووە گەر ئێستا ئەمەلێکیان هەبێ بگەڕێنەوە بۆ سەرکارەکانیان و هەموو ئەو کەسانەی کە بەهۆی کۆچکردنەوە فەرمانێکی گرتن یان بەهۆی ئەوەی کە وەزیفان بەجێهێشتووە و فەرمانێکی گرتنیان هەیە و لە وەزیفەکانیان دوورخراونەوە کار ئاسانی بکە و چاوپۆشی بکە بێگومان بەشێکی زۆری لەو خەڵکانەی کە ئەم ڕێگایان کاتی خۆی بە هەڵە هەڵبژاردووە ئێستا دایانەوە هەڵەکان ڕاست بکەنەوە بگەڕێنەوە بۆ هەرێمی کوردستان گەڕانەوە بۆ هەرێمی کوردستان بەڕێزان بە ناچاری مزعافاتی زۆرترە لە باشیەکانی بۆیە ئێمە دەبێت پێشتر ژینگەکە لەبارکەین حکوومەت هاوکار بێ و ڕێکخراوەکان هاوکار بن و دەرفەتی کارکردن و ئەوانە بۆ خەڵک بڕەخسێنین بە دڵنیاییەوە گەنجەکانمان و خەڵکانی کە کۆچیان کردو دەگەڕێنەوە نمونەی زیندوشمان هەیە کە لە ساڵانی 2010 یانزە و دوانزە کاتێک لێرە ژینگەکە لەبار و گونجاو بوو چەندان نمونەی زیندوو هەیە کە لە وڵاتانی ئەوروپاوە خەڵک گەڕایە و لێرە دەویست ژیانێکی نوێ دەست پێ بکاتەوە زۆر باشە کەواتە کاکزانە بەڕای بەڕێستان خێزانەکان بە شێوازێکی گشتی تا چەند هۆکارن بووی کە بتوانن ڕێگری لە گەنجەکانیان بکەن بووی کە پەنانە بەرەمبەر ئەم کۆچە نایاساییە
و لێرەوە چ داواکاریەکەت لە خێزانەکان هەیە تۆ بۆ نمونە ئەگەر خێزانێک گەنجێکی بێ بڕیاری ئەوی یا بێ بەڕێگەی نایاسایی کۆچ بکات بۆ دەرەوەی وڵات لێرەوە چ پامێکیان پێڵێ خۆی ئێمە دەبێت سەرەتا هەمومان هاوکار بین لەوەی کە کۆمەڵگاکەمان وشارکەینەوە لەوەی کە ئەم ڕێگە نایاسای پڕمەترسیە دایکێک باوکێک هیچ گوناهی نییە کە گەنجێکی 15 بۆ 20 ساڵ بۆ 25 ساڵ بڕیاری کۆچکردن دەدە و ناتوانێت ڕازی بکە بەوەی بمێنێتەوە من خۆم یەکێکم لەو نمونە زیندوانە کە بە بەڵگە لەلام هەیە کە براکەم داوا دەکات دەیەوێت بڕۆ بۆ ئەوروپا من ڕێگرم لە بەردەمەوەی بڕۆ بۆ ئەوروپا و پێی دەڵم کە خوێندنەکەی تەواوکە پێی دەڵم کە پێویست دەکە لێرە دەتوانێت مستەقبلە بۆ خۆی دابین کە ئێستا لە سەرەتای تەمەنیدایە هێشتا زۆر بۆی بڕیاردە پاشە ڕۆژی ناڕوونە بەڵام گەنجێکی تەمەەن 16 ساڵ 18 ساڵ تێگەیاندنی ئەستەمە بۆیە دەبێت هەمومان بەیەکەوە هاوکار بین ئەو ژینگەی بڕەخسێنین کە ئەو گەنجەیە و ئەو کەسێک کە دەهێت کۆچکە تێبگە کە ئەم ڕێگایە بە ڕێگایەکی نایاسایی ڕێگایکی پڕمەترسیە زۆر جاران خۆتان دەزان ئەو تەمەنێکە کە ڕەنگە سەیتەرەکردن بەسەریدا زۆر قورس بێ کەسێک بڕیارێکی دابێ و چەند هۆکارێکی بۆ خۆی کۆکرد بێتەوە بۆ ئەوەی بیان کە بە بیان و بۆی کۆچی پێ بکە تۆ ڕازی قەنەعاتی پێ بکەی پاشگەز ببێتەوە یعنی ئەم تەمەنەی گەنجەکان و ئەم بارودۆخی کە ئێستا ئێمەی تێداین زۆر جاران دایک و باوکانکانش ناتوانن ڕێگری لە گەنجەکان بکەین دەنا بڕوا بکەن لە سەدایەکی دایک و باوکەکان پێیان خۆش نییە کە گەنجەکان و کەسوکارەکانیان کۆچ دەکە هەتا ئەگەر لە حاڵەتێکی زۆر خراپی دارایی و لە حاڵەتێکی زۆر خراپی دەرونیش دابن هەر پێیان خۆشە کەسوکارەکانی خۆیان هیچ دایکێک حەز ناکە کوڕ و کچەکەی لی دوور بێ بەڕاستی بۆیە یعنی ئەوانەی کە دەڕۆن خارجی ویستی دایک و باوک و خێزانەکان دەڕۆن و ئەوانیش بەشێکیان ناچاریە و ئەو هەموو هۆکاری کە باسمان کرد هۆکارە و بەشێکیشیان بەڕاستی ئەو خۆشی ئەوێ دەبینێ و ڕەفیقەکەی لەوێ مەسەلەن دەبینێ کە لێرە بۆ چۆنە و ئێستا کە چەند ساڵێکە گەشتوتە ئەوێ ژیانی گۆڕاوە چۆنە ئەوانە هەموو هۆکار دەبن بۆ ئەوەی کە دایک و باوکەکەش سەیتەرەی بەسەردانەکەن و ئیتر بڕیاری ئەوانیش بشکێنێ و بڕوە سەکانێک خۆش بێ کاکزانە زۆر سپاس کە ئەمڕۆ بە شێوازێکی ڕاستەوخۆ لە شاریڕانی خۆشەویستۆ لەگەڵمانە بووی بە هیوای ئەوەی کە وەکو بەڕێزت داوات لە خێزانەکان کرد هەمومان خۆمان بە پرسیار بزانی لە بەرامبەرەوەی کە هەر گەنجێکمان هەر کەسێکمان لە ناو خێزانەکەمانە هەوڵی کۆچکردنی یا بوونە ئایسایە نەبێت بۆی کە دوایی ئازارەکەی زۆر زیاتر ئازارەکەی دوای وەکو دووربیاخۆک مامۆسازانە باسی لێوە کرد خۆی برایەکی نمونەیەکی زیندووە مامۆسازانە کە خۆی برایەکی بێسەر و شوێن بۆ بۆی کە خێزانی تر ئەم ئازارە نەچێژێ هیوادارین گوێبیستی ئەم تەوەرە بوو بێت و سوودیان لە قسەکانی بەڕێزت وەرگرت دەسەکانت خۆش بێت زۆر سپاس بۆ تۆ خۆشەویستان